هەفتەیەک ماوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی تورکیا لەگەڵ ئەوەشدا پرۆسەی دەنگدانی هاوڵاتیانی دەرەوەی تورکیا کۆتایی هاتووە. باپێی ئامارەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی تورکیا زیاتر لە 2,500,000 هاوڵاتی تورکی لە وڵاتانی جیهان مافی دەنگدانیان هەبووە. ناوەندی دەنگدان لە 54 وڵات و خاڵی سنووری و بەندەر و فڕۆکەخانەکان بۆ چەندین ڕۆژ لە بەردەم هاوڵاتیاندا کرابوونەوە تاوەکو بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگی خۆیان بدەن. لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە ڕووبەرێکی فراوانی هەیە 9 ڕۆژ بۆ دەنگدانی هاوڵاتیان دیاریکرابوو، هەروەها لە هۆڵەندا و ژمارەیەک وڵاتانی ئەوروپا 5 ڕۆژ دیاریکرابوو. لە وڵاتی نەرویجیش 7 ڕۆژ و لە بولگاریا و کەنەدا و ئیتالیا 4 ڕۆژ دیاریکرابوو. لە ئیماراتی عەرەبی و کۆمەری چیک و وڵاتی چین 2 ڕۆژ دیاریکرابوو بۆ دەنگدان. لە سەرجەم وڵاتانی تری ئێران و ئێرلەندا و ئوردن و کوێت و قەتەر و لوبنان و تایلاند و پۆڵۆنیا و ئەفریقای باشوور 1 ڕۆژ دیاریکرابوو بۆ دەنگدان، بەڵام لە هەریەکە لە عێراق و هەرێمی کوردستان هیچ سندوقێکی دەنگدان دانەنرابوو. لە هەڵبژاردننی حوتی حوزەیرانی ڕابردوودا زیاتر لە 30,000 هاوڵاتی تورکیا کە زۆربەیان کوردن لە هەرێمی کوردستان مافی دەنگدانیان هەبوو، بەڵام بەهۆی نەبوونی سندوقی دەنگدانەوە بە ناچاری بۆ دەنگدان گەڕانەوە وڵاتی تورکیا. ئەوە لە کاتێکدا لە زۆربەی خاڵە سنووریەکان سندوقی دەنگدان دانراوە، بەڵام لە دەروازەی گومرگی ئیبراهیم خەلیل کە دەروازەی سەرەکی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان هەرێمی کوردستان و عێراق و تورکیای هیچ سندوقێک دانەنراوە. لەوبارەیەوە عابد ئێکا نوێنەری پارتی دیموکراتی گەلان هەدەپە بە NRT ڕاگەیان ئەوان کەنسوڵخانەی تورکیان لەو پرسە ئاگادار کردوتەوە، بەڵام بە بیانی و خراپی بارودۆخی عێراق داواکەی ئەوانیان ڕەت کردوتەوە. نوێنەری هەدەپەش داوای لە هاوڵاتیانی کورد کرد کە بە ئامانجی کارکردن هاتوونەتە هەرێم بۆ دەنگدان بگەڕێنەوە تورکیا تا دەنگەکانیان نەفەوتێت. نوێنەری هەدەپە وتیشی ئەوان لەو بڕوایەدان لەبەر ئەوەی زۆربەی هاوڵاتیانی تورکیا لە هەرێم و عێراق هەواداری هەدەپەن، بۆیە بەرپرسانی تورکیا نایەنەوێت سندوقی دەنگدان لە هەرێم دابنێن.